يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، بەهۆی کێشەی زۆری خەڵکی ئەم ڕۆژگارەوە کە بەداخەوە کەم کەس هەیە بەهۆی گرفتێکەوە نەناڵێنێ، خەڵکیش زۆربەی بەهۆی ئەلحەمدولله بیر و باوەڕی ئیسلامەتی و خواناسی و متمانەی بە مامۆستایانی ئاینیەوە بۆ ڕێنمایی وەرگرتن و چارەسەری کێشەکانی دەگەڕێتەوە خزمەت مامۆستایانی بەڕێزی مزگەوت و ئاینی ئیسلام. ئەوانیش لە ڕوانگەی قورئانەوە زۆربەی کات پێیان دەڵێن براکەم واللهی من ناتوانم هیچت بۆ بکەم، بەڵام بڕۆ زۆر ذکری ئەستەغفر الله بکە، زۆر ذکری ئەستەغفر الله بکە، خوای پەروەردگار بەویست و ڕەحمەتی خۆی دەرگای خێر لێ دەکاتەوە و کێشەکانت چارەسەر دەبن. مامۆستایانی بەڕێزی ئاینیش ئەمەیان لە تەفسیری قورتوبیەوە وەرگرتووە کە ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیرەکەیدا دەفەرمێ ڕۆژێک ئیمام حەسەنی بەسری لە مەجلیس و کۆڕی دانیشتنی خۆیدا نەسیحەت و ئامۆژگاری موسڵمانانی دەکرد. کەسێک هاتە لای زۆر مەحزون و خەمبار بوو، وتی جەنابی ئیمام حەسەنی بەسری بەڕاستی هەژاری هەڵی تەکاندوم، واللهی گیرفان بەتاڵ و مەتبەخ بەتاڵم، منداڵەکانم محتاجی نانێکن، نازانم چی بکەم. ئیمام حەسەنی بەسری فەرمووی زۆر ذکری ئەستەغفر الله بکە. کەسەکە وەڵامەکەی وەرگرت و ڕۆیشت. کەسێک لە دوای ئەوە لە هەمان مەجلیسە هات و عەرزی کرد قوربان مناڵم نابێ، چەند ساڵە هاوسەرگیریم کردووە و مەحرومم لە بوونی منداڵێکی ساڵح لە ماڵەکەمدا. فەرمووی بڕۆ زۆر ذکری ئەستەغفر الله بکە. کەسی سێیەم لە هەمان مەجلیسە هات و فەرمووی وتی جەنابی ئیمام حەسەنی بەسری پیت و بەرەکەت لە کشت و کاڵمدا نەماوە، پیت و بەرەکەت لە کار و کەسابەتمدا نەماوە، بەخوا زۆر هەوڵ دەدەم، واللهی زۆر خۆم دەڕەنجێنم، بەڵام باوەڕتە ببێ پارەیەک و بەرهەمێکی وام دەست ناکەوێت. زۆر کەسی شەیە لەم زولوفەدا ئاوا دەناڵێنێ، ئەڵە بەرەکەت لە ماڵمان نەماوە، چەندی هەوڵ دەدەم ناگەمە سەری بانک، هەر بە قەرزاری دەمێنمەوە، هیچم بە هیچ دیار نییە، بێکاریش نیم. فەرمووی تۆش بڕۆ بڵێ ئەستەغفر الله، زۆر ذکری ئەستەغفر الله بکە. کەسی دوای ئەو هاتووتی قوربان منیش کێشەم ئەوەیە جۆگە و ڕووبار و کانیەکانمان وشک بوون، وڵات وشکە ساڵی و بێبارانیە، چی بکەین؟ فەرمووی خۆت و هەموو میلەتەکە زۆر ذکری ئەستەغفر الله بکەن. ئەوانەی کە لە چوادەوری بنوتیان قوربان ئەوانە هەر یەکەی کێشەیەکی هەبوو، هەر یەکەی گرفتاریەکی هەبوو، بە هەمووانی شدوت هەر بڵێن ئەستەغفر الله. فەرمووی من لە خۆمەوە نەموت، چوومە خزمەت قورئان سوورەتی نوح ئایەتی 10 بۆ 12 خوای پەروەردگار دەفەرمێ نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. ئەی خوای پەروەردگار من بەگەلەکەمم وت زۆر بڵێن ئەستەغفر الله و بگەڕێنەوە بۆ لای خوا. پەروەردگار ئەو کاتە بارانی پڕ بەرەکەت و بەخوڕەمتان لە ئاسمانەوە بەسەرا دەبارێنێ، هەروەها ماڵ و سەروەت و سامانتان زیاد دەکا و بەرەکەتتان بۆ تێدەخا، مناڵی ساڵحتان پێدەبەخشێ، باخ و باخاتتان پڕ بەرەکەت دەبێ و بازاڕ و داراییتان دەبوژێتەوە. ئەمانە هەموو ئەو گرفتانیان هەبوو کە لەو دوو ئاەتی سوورەتی نوح باسی کرا، هەمان ئامۆژگاری نوح پێغەمبەرم پێوتن. ئەمە زۆر زۆر ڕاستە. سێ سەرنجیش لەسەر ئەم دوو ئاەتی سوورەتی نوح هەیە کە پەروەردگار پێمان دەڵێ یەکەمیان يرسل السماء عليكم مدرارا، هەر قەوم و نەتەوە و گەلێک
بەڕاستی بگەڕێتەوە بۆ لای خوا بەڵام هەر بە تەسبیح ئەستەغفر الله نا یعنی گێڕانەوەی حکمی خوای پەروەردگار هەر میلەتێک هەر وڵاتێک ئەو قورئانە پڕبەرەکەتە چی تێدا هاتووە لە ناو خۆیدا جێبەجێی کرد یەقینی هەبێ بەرەکەتی ئەرز و ئاسمانی بەسەرا دەڕژێ بۆ چونکە جێبەجێکردنی فەرمانی خوا یەکسانە بە عەدالەت داد پەروەریش لە هەر شوێنێکی سەر زەوی هەبێ دڵنیا بە نانی کەمیتیان ناخۆی دڵت تیا مرتاح دەبێ عەدالەت یعنی خۆشگوزەرانی عەدالەت و داد پەروەریش یعنی حکمی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دووەمیان پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ تەبیعەتی مرۆڤیان زانیوە هذا فمن يمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا قومكم قالكم ورن بقرين وبلا إخوة أخوة أمشتانتان داداتي مالو سلوت السامان باخو باخاد من دالي الصالح مروف لتبيعتها حظي بس تشتي باشا بيما عند الله ضلي خلق خوش كان مالا بس خوا بهشت داداتي بلا والله بيش بهشت دنياش خوش دكا مەڵە دنیات دەبێت جەهەنەم بێ ئەمجا بەهەشتت بۆ دەبێ وەڵڵای بگەڕێەوە بۆ لای خوا پێش ئەوەی بچێ بەهەشت ئەم دنیاشت خوا بۆ دەکا بە بەهەشت مرۆڤ حەزی لە شتی باشە دڵی خەڵک خۆشکە بڵێ خوا بەڕەحمە هەموو خۆشیەکانی لە لای ئەوە وەرگرە وەرە ڕوو بکە خوا با پێت بەخشێ سێمیان لەگەڵ هەموو ذکرێکی ئەستەغفر اللهدا جەنابەت هەوڵ بدە ئەو شتەی زۆر مەبەستە با لە دڵتا بێ مانیع نییە گەنجێک هاوسەرگیری بۆ ناکرێ کوڕیان کچە بەڕێزم زۆر ڕاستە قسەی مامۆستایانیانی زۆر ذکری ئەستەغفر الله بکە لەگەڵ هەموو ئەستەغفر الله بڵێ یا ڕەبی خوایە لێم خۆش بە لەگەڵیشیا بڵێ یا ڕەبی خوایە هاوسەرگیریم بۆ ئاسانکە لەگەڵ هەموو ئەستەغفر اللهەکە نیەتەکەی ناو دڵت بڵێ تۆ دەستکرد و نەداری لەگەڵ هەموو ئەستەغفر اللهەکە بڵێ خوایە دەرگای ڕزق و ڕۆزیم لێ بکەیتەوە خوایە ڕێنمایم بکەی بۆ سەر کەسابەتێکی باش خوایە دەستم بە پارۆنانێکی حەڵاڵ بڕەخسێ بەرەکەت لە ماڵتانیە لەگەڵ هەموو ئەستەغفر اللهەکە نیەتی ناو دڵتەوە بێ خوایە بەرەکەت بخەیتەوە ناو ماڵ و کەسابەتمەوە بەرەکەت بخەیت ناو پارەکانمەوە لەگەڵ هەر شتێکا کە داوای دەکەی مناڵن نییە هەر جار دەڵێ ئەستەغفر الله لە ناو دڵتا هەبێ خوایە بە بەرەکەتی ئەستەغفر الله مناڵی ساڵحم پێ ببەخشی ماڵم ئاوەدان کە ئێوە بە گڕووگاڵی مناڵێکی جوان لەگەڵ هەر نێتێک کە هەتە لەگەڵ ئەستەغفر اللهەکە تێکەڵاویکە ئەمە دەستوورەکەیەتی بەڵام ئەم دینەی ئێمە خۆشەویستان ئەمە تایرە هیچ گرفتێکی نییە زۆر وڵامی مامۆستایان ڕاستە ئێمە هەموو لە خزمەت مامۆستایانی ئایندا دەرسی ژیان وەردەگرین بەڵام دینی ئیسلام دینی واقعە ئایا ئەستەغفر الله کردن هەر ئەوەیە بە تەسبیحەکەت ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله بەڵام هیچ شتێک لە ژیانتان نەگۆڕێ نانا من وا تێدەگەم ئەستەغفر الله یعنی ستۆپ یعنی بوەستە بە خۆتا بچۆوە تەماشای خۆت کە خەلەلێک لە ژیانتا هەیە کە تۆ وا گرفتاری ئللا کاری خوا پڕ حیکمەتە شتێک هەیە کە تۆی تووشی ئەم گرفتاریە بکە کردووە بە بەرەکەتی ئەم ئەستەغفر اللهە خوا دڵت ڕووناکە و بچیەوە سەر شوێنەکە بزانە خەلەلەکە لەکوێوەیە مسلمانانی بەڕێز ئیمانداران و خواناسان زۆربەی کێشەکانی مرۆڤ کە تووشی دەبێ هۆکارە سەرەکیەکەی بریتیە لە گوناه و تاوان گوناه و تاوانیش دوو جۆری هەیە یەکیان لە بینی خۆت و خوادا گوناهێکت کردووە زەرت بە هیچ بەندەیەکی خوا نەگەیاندەوە بەس دەبینی خۆت و خواتایە ئەو خوا هێندە بە ڕەحمە عقوبەیەکت دەدا عقوبەت دەدا بۆ ئەوەی بە ئاگات بێنێتەوە بۆ ئەوەی ڕزگارت کە باوچێک لە کوڕەکەی لە کچەکەی پەس دەبێ و ڕۆژانەیەکی ناداتێ باوکەکە ڕقی لە مناڵەکەیەتی نە ئەڵێ هەڵەیەکت هەیە کوڕی شیرنم کچی شیرینم هەڵەیەکت هەیە عقوبەکەت ئەوە بێ ڕۆژانەکە لێ دەگرمەوە هەتا خۆت چاک دەکەی ئەو عقوبە خۆشەویستیە جەنابەت دەچێت لای دکتۆرێک دکتۆری بەڕێزی پسپۆڕی شارەزایی بواری ئەو نەخۆشیە و ئیماندار و دڵسۆز و هەر چاوی بەس پارە نابینێ عیلمەکەش دەبینێ و ئیمان و دوا ڕۆژی خۆش و نەخۆشەکەش دەبینێ پێت دەڵێ جەنابی مام فڵان کەس کاک فڵان کەس شەکر نەخۆی تۆ سوکەریتە تۆ شەکرەتە بڕوات هەبێ بێت و بەردەوام بی لەسەر شەکر خواردن لەوانەیە نابی لەوە چێ قاچ و دەستت لەدەست بدەیت لەوە چێ بتفەوتێنێ ئایا کە منعی شەکر خواردن لێ دەکا ئەو دکتۆرە دوژمنتە نە ئەو عقوبەیە ئەو پەڕی دڵسۆزیە بۆ تۆ ئەڵێ بۆ ئەوەی چارەسەر وەرگری خۆت بپارێزە ئەمە لە تۆ قەدەغەیە نەیخۆی بۆ ئەوەی ژیانت بەردەوام بێ بۆ ئەوەی نابینا و کەم ئەندام نەبی خوای پەروەردگاریش وەلیلله المەثل الأعلى زۆر جار عقوبەمان دەدا شتێکمان لێ وەردەگرێتەوە بۆ ئەوەی بە خۆمان دابچینەوە خۆت چاکە خوا عقوبەکە لەسەر لا دەبە
بەشی دووەم لە گوناه و تاوانەکانمان پەیوەندی بە خۆمان و خەڵکیەوە هەیە، نێوانی خۆت و خەڵک هەر وتت ئەستەغفر الله بیر بکەوە، هەر تەسبیحت نەڕۆ سەیری فیلمی تورکیکەی، پیرێژن هەیە بەدیار تەلەڤیزۆنەوە ئەستەغفر الله دەکا، فیلمی تورکیش ئەو پەڕی بێشەرعی ئێتر نازانێت دا خۆ دەڵێت چی، والله 10,000 ئەستەغفر الله ئەم شەو کردووە، والله برامی یەک شتن نەکردو خوشکی من، هەر یەک شتن نەوتۆ چونکە ئاگال لێ نییە. ئەستەغفر الله یعنی بوەستە خەلەلێک لە ژیانتا هەیە، ئایا لە بینی خۆت و خوا، لە بینی خۆت و خەڵک، بینی خۆت و خەڵک زوڵم لە هەموو شتێک خراپترە. جا زوڵم سێ شت دەگرێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی متفق عليه کە ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە دەفەرمێ خەڵکی ئاگاتان لێبێ ئەمە دوا خوتبەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، دوا وتاری لە حەجی ماڵ ئاواییدا لە پەنا کەعبەوە ئەمەی پێوتین إن دماءكم وأموالكم وأعراضكم حرام عليكم. سێشت کە تۆ دەڵێ مسلمان و خواناسم دەتەوێت بە سەلامەتی بژی، ژیانێکی خۆشت هەبێ و قیامەتت سەربەرز و ئاوەدان بێ و جێگات بە هەش بێ، بەس ئاگەر لەم سێشتانە بێ. دوای یەک خواناسی و تەوحید و لا إله إلا الله و بەجێهێنانی فەرزە نوێژەکان و عیبادەتەکان، خوێنی کەس نەڕێژی، ماڵی کەس نەخۆی، حرمەت و کەسایەتی کەس لە کەدار و بریندار نەکەی. سێ شت پەیوەندیان بە یەکەوە هەیە. کوشتنی کەسێک چەند بە ئازارە، ئای خوێن ڕشتن چ تاوان و جەریمەیەکی گەورەیە لەسەر زەویدا. دووەم ماڵ خواردن، ئەزانی ئەو کەسێک کە ماڵەکەی داگیر دەکەی فرت و فێڵت لێ کردەوە وەختێ بە ئاگادێتەوە ئای چۆن دەستیان بڕیم، دڵت خۆش نەبێ بڵێ گرەوەکەم بردەوە بەخوا چاک دەستی فڵان کەسم بڕی، ئای چۆن پارەم لێ کێشایەوە، واللهی دڵت تەزاند. چۆن بە کوشتن بە فیشەک دەیکوژی، ماڵ خواردنیش ئەوا کوشتنە کە لە ماڵ و سەروەت و داراییت کرد وەکو کوشت بێتە دوایە، ئەو توانە بەیەکەوە هاتون بە دوویەکە. دڵت خۆش نەبێ بەخوا بەو دڵ بە دڵخۆشیەوە ئەو پارەیە ناخۆی، ئەو کاتێ حرامت خوارد فێڵت لە مسلمانێک کرد، لە دوکانەکەت، لە کۆمپانیاکەت، لە هەر کەسابەتێکتایە بە زەید بە خۆتا بێتەوە، چاوەڕێ بکە خوای گەورە لە دڵ و دەروونت دەدا. ئەو چەند ناڕەحەت دەبێت کە دەستی بڕدراوە، واللهی تۆ هەمان ناڕەحەتی و معانات دەکێشیتەوە لە دنیادا. سێمیان ئەعراضەکم، کەسی وا هەمان هەیە ئەلحەمدولله بەخۆیدا دەچێتەوە دەڵێ خوایە بۆ وا ژیانم ناخۆشە، خوایە دڵی خۆشم بە خۆمەوە نەبینیوە، حەد نازانم لە خۆمەوە دڵم تەنگە، بەرەکەت لەو هەموو کەسابەتەمان نەماوە، خوایە نازانم چۆن بژیم، هیچ بەرەکەتێک لە ماڵ و حاڵمان نەماوە، لە ماڵ و منداڵمان نەماوە، یا ڕەبی خوای هیچ کارێکم لەبەر ناڕوا، دەست بۆ هەرچی دەبم، دەست بۆ زێڕ دەبم دەبێتە تەنەکە بەدەستمەوە، خەڵک هەمان کەسابەت دەکا ئیشی باشە ئی من ناڕوا، بۆ وایە ژیانم، خوایە نەکەسم کوشتووە، وەڵڵاهی ڕاست دەکەی لە خوا بزیابێت لە ژیان تا فیشەکێکت بە کەسەوە نەناوە، خوێنی کەسن نەڕشتووە، خوایە وەڵڵاهی حرامم نەخواردووە، وەڵڵاهی برامەکەم ڕاست دەکەی لە ژیان تا ماڵی حرامی کەسن نەخواردووە، غەشت لە کەس نەکردووە، بەڵام سێیەمت تیانە بەخۆتا بچۆوە خەلەلەکە بدۆزەوە و ئەعراضەکم بزانە ڕۆژێ دڵی چێت شکاندووە، ئای دڵ شکاندن چەند بە ئازارە، بەخوا کەسێ دەیکوژی، کەسێ ماڵی دەخۆی، کەسێکیش بە هەر شێوەیەک بێت دڵی دەتەزێنی و دڵی دەشکێنی، ئاوا خوا دڵت دەشکێنێتەوە. بەخۆتا بچۆ بزانە لە کەسە نزیکەکانی خۆت و ماڵی خۆتەوە دەست پێ بکە داخۆت دڵی چێت شکاندووە. دڵشکاندنی بەدواوەیە، بۆیە یەکێک لەو هۆکارانەی مەینەتی ژیان ئەستەغفر الله پێت دەڵێ ستۆپ، بوەستە بەخۆتا بچۆ بزانە دڵی چێت شکاندووە. دڵشکاندن یەکەم کەس لە باوکو و دایکی خۆتەوە دەست پێ بکە. گەنجی خۆشەویست لەگەڵ تۆمە برای ئازیزم، ئەگەر زۆر جار تووشی ناڕەحەتی دەبی یەکەم کەس بیری لێ بکەوە دوای خۆی پەروەردگار حەقی دایک و باوکت لەسەرە. قورئانی پیرۆز و پڕبەرەکە لە سوورەتی ئەلئیسراء ئایەتی 23 دەفەرمێ إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما. دایک و باوک تا گەنجە و بەقاچی خۆی دەڕوا و کەسابەتی خۆی دەکا و لە ماڵی خۆیاتی لەگەڵ پیرێژنا بەخوا هیچ پەیوەندی بە تۆوە نییە، هیچ بنەتی بە تۆی ئەولادیش نییە، بەس ئەو کاتەی دایک یان باوک یان هەردووکیان خوا دەفەرمێ عیندەکە لە لای تۆ بوون، لە ماڵەکەی تۆدا دەژیان، کیبەڕە زۆر پیر بوو بوون، لەسەر قەرەوێڵە و کورسی بوون، لە دەست و قاچی خۆیان بوو بوون، پارەیان پێدا پەیدا نەدەکراوە نەدەخرای گیرفانیانەوە، ئەوەی چاوەڕێی بوون لوتفی ئەڵڵا و ئەو ئەولادەی چەند ساڵە بە خێوی دەکەن، دایک و باوک هیچ ڕووناکێکی لەسەر زەوی نەماوە، بەڵام دڵی بەوەندە خۆشە دڵە شکر مناڵم هەیە، لە ماڵی خەڵک نیم، لە دەرگای خەڵک نیم،
ئەی چ ئازارێک بەو دڵی دایک و باوکە دەگەیەنی کاتێک کە دەڵێن ئەوە فڵان کەس سەرەی فڵان برایەمانە ئەو بۆ نەهات دایکمان بەرێ، ئەو خۆ سەرەی فڵان خوشکمانە بۆ نەهات دایکمان بەرێ تۆزە خزمەتی کا خزمەتی باوکمان بکە، ئەو بۆ نەهاتن بیبەنەوە. ئەزانی لەسەر ئەو خەڵەوێرەیە ئەو پیرەمێردە و پیرێژنە چ ئازارێک بە دڵیا دێ، ئەزانی چۆن دڵت شکان چەند بەزەی بە خۆی دادێتەوە، ئەزانی کە خۆت بەدەوڵەمەند دەزانی بەڵام ئامادەنی بە دەستی خۆت پاچی کەیتەوە خوا لێت قبوڵ ناکات، زل و ساغ و سەلامەتی ئادەی خزمەتکارێکی بۆ بگرن با خزمەتی دایکم بکە. ئەزانی دایک ئەو کاتە مردنی خۆی بە ئاوات دەخوازێ ئەولادێک چۆنم بەخێو کرد، بەس ئەمەندە 1-2 ساڵە پێویستم پێێتی لەسەر قەرەوێ لەو جگاتی نەخۆشی. ئێستا خزمەتکاری فلیپینی و نازان بەنگلادێشیم بۆ بگرێ خزمەتم بکە، عەرەبم بۆ بگرێ خزمەتم بکە، یان بڕۆن بیبەنە خەڵۆتگەی پیری پارەی بۆ بدەن خزمەتی کۆمەڵک پاکە مانگی 2 ملیۆنی بۆ بخەوێنن، با خزمەتی خەڵکی کەش بکەن و بۆمان بەخێوکەن لەوێ. والله کە لە دەرگاکەی خۆت برتە دەرەوە بۆ خەڵۆتگەی پیری، ئەوە تۆ ئەو دایک و باوکەت بە دەستی خۆت کوشت. ئەی ئەو ماڵە هەتۆ هیچن نەبوو کە هاتیە سەر زەوی، هەمووی دایک و باوک دروستی کرد. خوا ئەگەر دایک و باوکیشت هەژار بۆ بن ئێستا تۆ دەوڵەمەند بی، ئەسڵی هێنانە سەر زەوی لە دوای فەزڵی ئەڵڵای خالق دایک و باوکت بوون. دایک و باوکت بوون تۆیان کردە کوڕ و کچی ئەم ڕۆژە. ئێستا دەیبێ خەڵوەتگەی پیری جا یەقینت هەبێ هەر کەسێک دڵی دایک و باوکی شکاندبێ واللهی دڵی خۆت خۆشی بە خۆتەوە نابینی، دڵنیا بەخوات دڵت دەشکێنێ. نەزەرەدت بۆ کەس هەبووە، نەماڵی کەست خواردووە، نەپیاوت کوشتووە، نەقەتڵت کردووە، بەس ئەوەیە خەلەلەکە بیدۆزەوە بینی دایک و باوکت لەگەڵ تۆدا تەواو نییە. سبحان الله صالحان و پێغەمبەران چەند لە ئازاری دڵی دایک و باوک ترساون. سوڕەتی یوسف بخوێننەوە. یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کاتێک ئەو ئازیز و خۆشەویستەمان بەڕێزان کاتێک کە دوای چەندین ساڵ دەبێتە عەزیزی میسر و وەزیری دارایی وڵات لە گرانیەکەدا براکانی دێنە لای، دواتر لێک ئاشکرا دەبن کە ئەوە یوسفی برایانە، ئالەو کاتەدا دەڵێن باوکم، دەڵێن باوکمان لە تاوی تۆ ئەوەندە گریا نابینا و کوێر بوو. سەیری قورئان کەن چەند وردە، نافەرمێ ئاوێنەیەکی بۆ بەرن، نافەرمێ مێزدەرەکەی سەرمی بۆ بەرن، دەفەرمێت چی بۆ بەرن؟ نافەرمێ عەترێکی بۆ بەرن بۆ باوکم بە دیاری لەلایەن منەوە تا دەیگەمە خزمەتی. اذهبوا بقەمیسی هذا، خێرا کراسەکەی دادەنێ، ئەم کراسەی من کراسەکەی بەرم دادەنێم بیبەن بۆ باوکم بیخەنە سەردەم و چاوی یەئتی بەسیڕا، چاوی یەکسەر ڕووناک دەبێتەوە بە ئیزنی خوا. پرسیارت کردووە بۆچی کراسەکەی؟ چونکە یوسف لە بیریەتی کاتی خۆی کە کراسەکەیان لە بەردانە خستیانە بیرەکەوە، خستیانە چاڵە ئاوەکەوە، حیوانێکیان سەر بڕی گۆشتەکەیان خوارد و کردیان بە سەیرانی ئێوارە گۆشتی حیوانەکەیان بە درۆ لە کراسەکەدا وتیان گوری خواردوویەتی، وتیان وەجاءوا عەلی قەمیسیه بدەم کەذیب. سەیری 2 قەمیسکە، یەکیان لە ئایەتی 92 یەکیان لە ئایەتی 18 سوڕەتی یوسفە، وتیان باوکە ئەوە کراسەکە یوسفی برامانە براکەمان گوری خواردی، ئەوەش کراسە خوێناویەکەیەتی. ئەو کاتە کزە لە جەرگی یوسفەوە باوکیەوە لێ یعقوبەوە هەستا. یا ڕەبی خوا بمان پارێزی هیچ باوک و دایکێک کراسی خوێناوی کوڕەکەی نەبینێ، کچەکەی نەبینێ، هیچ ئازارێک هەتا خۆت مناڵ نەبێ هەز بەو ئازارە بە شیدەتە ناکەی. یعقوب دەست بەجێ لە دڵی درا. یوسف چەند ساڵە دەزانێ باوکی بەهۆی کراسە خوێناویەکەی ئەوە بیدەمین کەذیب بە خوێنێکی درۆژ دڵی باوکیان شکاند. ناڵێ هیچ دیارێشکە بۆ باوکم بەرن. دەفەرمێ لە 92 سوڕەتی یوسفە اذهبوا بقەمیسی هذا، ئەم کراسەی من بەرم بۆ باوکم، لەکوێ دڵی باوکم شکا با بە هەمان شت دڵی چاک بێتەوە، یەکسەر ڕووناکی بۆ چاوانی گەڕایەوە. دووەمیان شکاندنی دڵی هاوسەری ژیانت. خوشکی بەڕێزم ئەو مێردەت ماندووە، وەڵڵی پیاوێکی مسڵمانی بە شەهامەتی مەردی خانەدانی بەڕێز هەموو ئاوات و هیوای دنیای ئەوەیە ژنەکەی خۆشبەخت بێ. وەڵڵی پێی خۆشە لەسەر بەرد بخەوێ شوێنی خێزانەکەی نەرم بێ، پێی خۆشە هەموو مەینەتی و گەرما و سەرمای دنیا قبول کە پیاوانی وەکو جەنابتان بەس ئەوەندە ژنەکەی لە ماڵەوە تێر و تەسەل و پۆشتە و پەرداخ و خۆشگوزەران بێ بەخوا. بەس تزانی چەند ماندووە، هەموو پیاوێک زۆر ماندووە، ماندووی دەروون و جەستا کە دێتەوە ماڵەوە پیا و پێش نان و خۆراک و هەموو شتێک چاوەڕێی یەک ڕووی خۆش، یەک زەردەخەنە، یەک ئامێز و تەوقەی گەرم، یەک ماچ و لە باوەشگرتنی ژنەکەیەتی.
ئەزانی ئەو پیاوەی کە بەم هەموو هیوایەتەوە چۆتەوە ماڵەوە ژنەکەی دەرگای لێ نەکردەوە، پشتی تێکرد، ڕووی گرش کرد، قسەی تاڵ بوو، کەوتە پرتەو بۆڵە و باسی مناڵ و دراوسێ و خزم و براژن و نازانم چی. ئەزانی خوشکەکەم تۆ ئەو پیاوەت کوش لەوێدا، ئەزانی چەند دڵت شکاند؟ دڵت شکاند، جا بەتەمای دڵت خۆش بێ، دواتر دادەنیشی بە دیارەوە خۆ مامۆستا باسی ئەستەغفر الله کرد، زۆر مهمە ئەستەغفر الله ئەستەغفر الله تەسبیح دینی و دەبەی، والله ژیانت خۆش نابێ، والله ڕۆژ بە ڕۆژ دڵت ناڕەحەت دەبێ و دەستت دادەتە پێ، تووشی دەیان موسیبەت و ئازار دەبی، چونکە تۆ دڵی نزیکترین کەست شکاند کە مێردەکەتە، کە چاوەڕێ ئەو هەموو خۆشەی لە تۆ دەکرد و نەتێش پێی بگە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەلا ئوخبیڕکم بنسائکم من ئەهلی الجەنە. بە سەحابەکانی فەرموو ئەم حەدیسە ئیمامی ئەحمەد و ئیبن حیبان گێڕاویانەتەوە، شێخ ئەلبانی لە صحیحی جامیعە بە ژمارە فەرموودەی 660 دەفەرمێ حەدیث صحیح، حەدیثی صحیحە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیستراوە. ئەلا ئوخبیڕکم بنسائکم من ئەهلی الجەنە. هەر سێ صیفەتێک لە هەر ژنێکە هەبێ دوای ئیمانداری و نوێژ و عیبادەتی شاهیدی بۆ بدە لەسەر زمانی پێغەمبەر کە بەهەشتیە. یەکەمیان ئەلوەدود، ژنێکی میهرەبان، زمان شیرین، ڕووخۆش، بۆن خۆش، بەڵام بۆ چێ؟ بۆ هەموو خەڵک؟ نەوەڵڵا ئەوانەی دەرێ حرامن، بۆ مێردەکەی خۆت. ژنێکی حتا بڵێ زمان شیرین و میهرەبان و ئامێزگەرم ڕووخۆش بۆ مێردەکەی کە دەچێتەوە. یەکەم صیفەت ئەلوەدود، زۆر میهرەبانە. دووەمیان ئەلوەلود، ئەو ئافرەتەی شانازی بە دایکایەتیەوە بکە، بڵێ ئۆخەی کە خوا مناڵی داومێ، مناڵی خۆم هەیە، بەخوا شانازیە کە دایکایەتی بکەم، شانازیە شەهادەم هەیە و بڕوانامەم هەیە لەبەر خاتری مناڵەکانم دەبمەژنی ماڵەوە، هەمووی بە قوربانی ئەوە بێ کە خوا مناڵی پێبەخشیوم. الحەمدولله بەدەستی خۆم شانازی دەکەم ژنی ماڵەوە بم و خزمەتی منداڵەکانم بکەم، شانازی دەکەم شیری قوتووی نەدەمێ و بە شیری مەمکەکانی خۆم مناڵەکانم بەخێو بکەم، شانازی دەکەم و سوپاسی خوا دەکەم کە خۆم منداڵەکەم پاکەمەوە، نەک لە ڕەوزە بۆم خاوێنکەنەوە، نەک دایانی بۆ بگرم. سوپاسی ئەڵڵا دەکەم و شانازی بە دایکایەتیەوە دەکەم کە خۆم خواردن بۆ منداڵەکانی خۆم لێ دەنێم، خزمەتکارمان نییە. سوپاسی خوا دەکەم، شانازی بە دایکایەتیەوە دەکەم، بە شەهادەکەم پێش منداڵی خەڵک خزمەتی منداڵی خۆم دەکەم، لە ماڵە دەرسیان پێ دەڵێم، پەروەردەیان دەکەم، فێری نوێژ و عیبادەت و خواناسیان دەکەم، فێری تەربیە و ئەخلاقیان دەکەم، نایهێڵم دووری باوکیان پێوە دیار بێ شوێنی ئەویشیان بۆ پڕ دەکەمەوە. هەر ئافرەتێک شانازی بە دایک بوونی خۆیەوە بکە، ئاوا هەمووی بە قوربانی منداڵەکانی ماڵی خۆی کە شاهیدی بۆ بدە جێگەی تۆ بەهەشتا. سێمیان ئەلعەود، ئەو ئافرەتەی کە لە ڕق نییە، کە لە شەق نییە، زۆر دڵی مێردەکەی لامە بەستە، دایمە دەست پێشکەری بۆ ئاشبوونەوە ئەو دەکا. هیچ ژن و مێردێک نەدە دنیادا بێ کێشە بن، دوو جنسی جیاوازن بە دڵنیایە و بەریەککەوتن دەبێت لەو هەموو ماوەی ژیاندا. بەڵام ژنێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی والله تۆ بەهەشتی، ئەو ژنەیە کاتێک کە لە ڕۆژە کێشەیان بۆ کە دەچنە سەر جێگای خەوتن لە ژووری خەوتنەکەیە، ئەڵە پیاوەکە قەسەم بەخوا چاوم ناچێتە خەو و نایەمە سەر جێگاکە ئەوە دەستم تا دەست نەخەیتە دەستمەوە و ماچن نەکەم و ماچم نەکەی و ئاژ نەبینەوە شەر بێ ناخەوم، ئەبێ ئاژ بینەوە، نابێت کێشەی ئەمڕۆمان بێتە سەر ئەم جێگای خەوتنە. واللهی ئەم ژیانە بەم ئافرەتە دەبێتە بەهەشت. دەی خوشکەکەم ئەگەر ناڕەحەتی منداڵ بە گوێت ناکە، کێشەت بۆ دروست دەبێ، هاوڕێت خیانەتت لێ دەکات، دەیان دڵ ناڕەحەتیت هەیە، مەچۆ لای دکتۆری دەرونی، وەرە دکتۆری دڵان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ پشکنینێک بۆ خۆت بکە، بزانم سێ سیفەتت تێدایە بەرامبەر بە مێردەکەت، ئەگەر نەتبوو بڵێ ئەستەغفر الله خوا لێم خۆش بی خۆت چاکە، هەر بە تەسبیح ئەستەغفر الله مەکە، بەڵام دڵی ئەو ئازیزەت کە هاوسەرەکەی ژیانتە لە ناوبەری. هەموو ئەم ڕێکخراوانەی کە ئێستا لە جیهانەوە دێنە کوردستانەوە بەداخەوە، ئەم جێندەر و مێندەر و وشە پیسانەی کە دایان بیستن، بەس لەم سێ شتەی ئافرەت دەدا، بەس لەم سێ شتەی دەدا. پێی دەڵێ وەدود مەبە، کوڕەکە لە ڕق بە بەرامبەر بە مێردەکەت، پیاو چییە؟ تۆ یەکسانی لەگەڵ پیاوەکەتە، وتی یەک بڵێ دوو، یەکەم جار لە وەدودی دەدات، دڵ ئافرەتێکی دلێر بە، قارەمان بە، بوێر بە، بەڵام بۆ چێ؟ خزمەتکاری هەموو کەس بە بەزی مێردەکەنە. فەڕاشی دایرە قبول کە لەگەڵ وشەی ڕێزم بۆ کارگوزار و فەڕاشانی بەڕێزەوە باوکو و برا و دایکی ئێمەن، بەڵام خزمەتکاری بکە، سکرتێرەیی بکە، ڕۆژی 100 جار بە مدیرەکە بڵێ بە چاوان لە خزمەتتان قوربان، هەموو سوکاتێک قبول کە بەس بۆ مێردەکەتی نەکەی.
ماڵی مێردی ژنە هەی قڕ بەسەر مێرد ژن دارایی سەر بەخۆی خۆی هەبێت کە پارەی خۆت خۆشە کوڕە ئەگەر ڕێزت هەبێ هەموو ماڵی مێردەکەت لەبەردەستی تۆدایە هەموو پارەکە دێنە دەیت خاتە دەستی تۆ خوا دەکاتەوە خۆش گوزەران دەبی بەڵام تۆ بە خزمەتکاری هەموو کەس ڕازی بە بەس ئیمێردەکەن نا مێرد گوتی لەل تەلەفۆن بۆ پۆلیس بکە بیکەنە دەرەوە منداڵەکانی لێهاندا دووەمیان دایکایەتی مەکە دووەم شتی ئەم ڕێکخراوە پیسانە ئەوەیە دەڵێ دایکایەتی مەکە وەڵی هەیە 300,000 معاشێتی 500,000 دەدا بە ڕەوزە بۆی منداڵەکەی بۆ بەخێوکەن بەس بۆ ئەوەی بەخۆی بەخێوینەکە ئەوەندەیان پەم بداوە شانەزی بە دایکایەتیەوە ناکە سێمیان دەڵێ نەچی تەنەزول بۆ مێرد بکەی ئێوە یەکسانن با بە یەکسانی لە بینی ژن و مێردا هەڵەیە دادپەروەری شەرتە دادپەروەری نای یەکسانی ژن و پیاو دەکوژێ دادپەروەری عەدالەت لە بینی ژن و مێردا هەبێت تۆ ئەوەی لەسەر شانتە منیش ئەوەی لەسەر شانمە ماف و ئەرکمان بەرامبەرە ئەوە عەدالەتە نەک یەکسانی دەڵێ قسە لە پیاوەکەت قبوڵ نەکەی قەت نەچی دڵی ئاشکەیتەوە چی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی دەڵێ ئاوا بکە جا دەستێ لەسەر کوێ لە بینای شارەوانی 2 دقە تەزگیرت بۆ بخەنە سەر نەهێڵن میلەتی موسڵمان نەهێڵن ئەو میکرۆبانە بە هیچ شێوەیەک لە هیچ گەڕەکێک لە هیچ بازاڕێک لە هیچ شوێنێک نەهێڵن ئەو میکرۆبانە بێنە وڵاتمانەوە دیفاع لە ژنان دەکەی وەرە بە ژن ئەمە بڵێ ئاوا خزمەتی مێردەکەت کە بزانە ژیانت دەبێتە بەهەشت والله پیاوێک یەک زەڕە مەردایەتی هەبێ ڕێزمەوەی بە ڕووی جەنابەتان ژنەکەی ئەو سێ سیفەتی تێدا بێ بە حەیاتی لەگوڵ کاڵتیری پێ ناڵێ دیفاع لە ژن دەکەی خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی ژن کوشتن ئەوەی پەنا بەخوا نەک ژنی کوشتووە نەبوختانی بۆ ژنی کردووە نە لێی داوە نە دەری کردووە ما ئەکرەمەهن ئیلا کەریم هەر پیاوێک ڕێزی ژن و منداڵی خۆی بگرێ لەگەڵ ژنەکەی بە حورمەت بێ مونەرم نییە هۆمەر نییە ئەوە کەریمە ئەوە پیاوی بەڕێزە هەر پیاوێکیش سوکایەتی بە ژنەکەی بکا بێ حورمەتی پێ بکا قسەی نەشیاوی پێ بڵێ ئەوە لەئیمە وما ئەهانەهن ئیلا لەئیم ئەوە لەئیمە تۆ دەتەوێت قسە لە قسەی جوانتری پێغەمبەر بکەی صلی الله علیه وسلم ئەگە دیفاعت دەوێت ئەم دیڕێی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسە بۆ ژنان بەسە بۆ ژن و مێرد وە میلەتی موسڵمان دەبێت هەمومان هەزاران جار بڵین ئەستەغفر الله خوا با بە خۆمدا بچمەوە بزانم لەکوێ دڵم شکاوە دڵی دایک و باوکم شکاندووە پێش هەموو کەس دڵی دای هاوسەری ژیانم شکاندووە کە لە هەموو کەس لێم نزیکترە ئەستەغفر الله لەسەر ئەوەی پەنا بەخوا ڕۆژە بە خەتەرەی دڵتا هاتووە بەرنامەیەک هەیە لەسەر زەویدا باشتر لە ئیسلام گەورەترین تاوان ئەوەیە وا بزانی وڵاتەکەی تۆ بە غەیری ئیسلام پێش دەکەوێت بەلابردنی بنەما سەرەکیەکانی ئاینی ئیسلام وڵاتی تۆ دەچێتە ڕیزی ئەوروپا و ئەمریکاوە بەخوا هەڵە حاڵی بووی یا ڕەبی خوا لێمان خۆش بێ کە خەتەرەی وا بەدڵتا هاتبێ داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای ئەستەغفر الله کانمان لێ قبوڵ کەی هەموو ئەستەغفر الله یەکمان بە خۆدا چوونەوە بێ بەدڵ و دەرونی خۆماندا بزانین لەکوێ خەلەلمان هەیە یا ڕەبی خوایە لە بێفەرمانی دایک و باوک بمان پارێزی یا ڕەبی خوای پەروەردگار لەوەی کە سوکایەتی بکرێ بە هاوسەری ژیان خوایە بمان پارێزی یا ڕەبی خوای ئەو ئەولادانی ناساڵحن لەگەڵ دایک و باوکیاندا ساڵح و سالاریان کەی یا ڕەبی خوای پەروەردگار ئەولادەکانمان ساڵح کەی ئەوەی منداڵیشی نە خوای ئەولادی ساڵحی پێ بەخشی ئەی بەخشندەی هەموو بەخشندەکان ئەی پەروەردگاری جیهانیان ئەو ژن و مێردان دەی ناکۆکن یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵیان بکەی ئەو ژن و مێردانەی ناکۆکن خوای ئیسلاحی حاڵیان بکەی یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوان لە هەموو لایەکمان بکەیەوە هەموو گرفتەکان تەنها خۆت بۆمان چارەسەرکەی شیفای هەموو نەخۆشیەکانی ئێمە و نەخۆشی مسلمانان بنێری ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون